ساوتان لەبێت وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ڕایگەیان هەفتەی داهاتوو پارتی بە مەبەستی بەشداریکردن لە حکوومەت سەردانی لایەنە سیاسیەکان دەکات. عەبدولوهاب عەلی وتەبێژی پارتی لە سلێمانی بەیانارتی ڕاگەیان دوای کۆبوونەوەی خۆری چوارەمی پەرلەمان کە بڕیارە شەشی ئەم مانگە ئەنجام بدرێت پارتی بێجیاوازی سەردانی لایەنە سیاسیەکان دەکات و مەبەستیشی حکوومەتی بنکە فراوانە کە پێک بێنرێت. وەزارەتی وزەی تورکیا تاکیدی کردەوە کە بەبێ ڕەزامەندی حکوومەتی بەغدا نەوداوردە ناکات. ڕوونیشی کردەوە تورکیا نایەوێت ڕێکەوتەکانی ئێستای تایبەت بە وزە لەگەڵ عێراق پێشێل بکات. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری تانە ریاڵدەس وەزیری وزەی تورکیا بڵاوی کردوێتەوە وڵاتەکەی بەڵێنی داوە ڕێگە بە تێپەڕبوونی هیچ جۆرە بارێکی نەودنەدا بە خاکەکەیدا بەبێ ڕەزامەندی حکوومەتی ئیتیحادی لە بەغدا. سەرۆکوەزیرانی عێراق تاکیدی کردەوە توێژەکان لەگەڵ بەرپرسە ئەمریکیەکاندا تایبەت بوون بە داواکردنی چەکی یاریژبەری وەک فڕۆکەی بێفڕۆکەوان چەند جۆرە چەکێکی تر تا دژ بە ڕێکخراوی قاعیدە بەکاربێنرێت. لە چاوپێکەوتێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کەناڵێکی ئەمریکی نووری مالکی ڕایگەیان گرێبەستی کڕینی چەکی قورس لە ئەمریکا هێشتا وەک خۆی ماوە بەڵام جێبەجێکردنەکەی ماوەیەکی زۆری دەوێت. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیانگەلی عێراق پێویستی بە فڕۆکەی F-16 و چەکی قورس نییە. سەفینزەیی کە بە یاوەری شاندێکی هەرێم لەگەڵ نەچیروان بارزانی سەردانی تورکیای کردووە بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیاندووە عێراق لە بواری ڕێگاوبان و خەزمەتگوزاری دیکە و کەرتی سەربازیدا پێویستی بە نوێبوونەوە هەیە بەڵام پێویستیان بە فڕۆکەی F-16 و چەکی قورس نییە. فراکسیۆنی گۆڕان لە سەر 48 ملیۆنەکە ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە ڕایگەیاندووە پارەکە وەردەگرین بەڵام دواتر بڕیاری پێویستی لێ دەدەین. لە ڕوونکردنەوەیەکدا فراکسیۆنی گۆڕان لە خولی سێمی پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە فراکسیۆنەکەیان ئەو 48 ملیۆن دینارە وەردەگرێت کە دەدرێت بە هەر پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان بەڵام لە ئێستادا لە ڕاوێژدان بۆی کارێکی مرۆیی یان پرۆژێکی هاوبەش بەو پارەیە ئەنجام بدەن. هەر لەسەر پرسی 48 ملیۆنەکەی پەرلەمان فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش هاتە دەنگ و ڕایگەیان بڕێکی باشی و پارەیە دەکەنە پرۆژەی خەیری ئاشکراشی کرد لە حیسابی خیتامی بودجەی هەرێمدا بە ملیۆنەها دینار و دۆلار دیار نییە و باسیش ناکرێت. عومەر عەبدولعەزیز سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ئاشکرای کردووە لە ماوەی 4 ساڵی پەرلەمانتاریدا بە 6 پەرلەمانتاری فراکسیۆنەکەیان 900 ملیۆن دیناریان بەخشیوە. لە سێ ڕووداوی جیاجیادا لە ناوچەکانی وەرمەی خۆرهەڵاتی کوردستان بە گولەی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی گەڕان دو وڵاتی کورد کوژان و دوانی تیژ بریندار بوون. بە پێیاوەڵی ئاژانسی کوردپا ڕۆژی دووشەمەی ڕابردوو کۆڵبەرێکی تەمەن 18 ساڵ کە خەڵکی گوندی فەرزیانە لە ناوچەی سۆما و برادۆستی ناوچەی وەرمێ بە گولەی هێزە ئەمنیەکانی ئێران کوژراوە. لە پەراوێزی کۆنگرێ نێودەوڵەتی بۆ بێسەرۆشۆنەکان کە بە سەرپەرشتی لیژنەی نێودەوڵەتی کاروباری بێسەرۆشۆنەکان لە شاری لای هەوڵندا بەڕێوەچوو ئامارێکی فەرمی حکوومەتی عێراق و کە تێدا تاکیدی کردەوە لە ماوەی 9 ساڵی ڕابردوو زیاتر لە 276,000 بوونەتە قوربانی و تۆ توێژەکان بە پێی ئامارەکە لە ماوەی ساڵانی 2004 تا 2013دا 276,664 کەس کوژراون و بریندار بوون و بێسەر و شوێن بوون. کورتەی لاواڵەکان پێشکەشکرا ئاسوودە بێت.